سلاو بله سلاو سلام ورحمة الله شلونی وبركاته باشی باشا احوالت باشه سپاس چاکی دکرد چونه باشی سپاس کاک سید بله بله سید سعید ماجد سید ماجد کاک سید خەریک چا خواردنەوەی بله چاکەت ئەگەر تەواو بکەی بچینە دوکانەکەت و لەوێ قسە ساتساو بکەین ساتساو ساتساو زۆر با باش. بچین فەرموو با بچینە ئەوە دوکانەکەت. چاکە خۆش بەجێ صاحب ئەمە دوکانەکەتە بله فەرموو کاک سید يلا بخير بين لو كنالكش ديما کاک سید بله خۆت بناسێنە و تەمەنت چەندە و خەڵکی کوێی بله خلشي وليلة ما ولا بەڵێ بله بابا بريشمان هلو دكاني دانشتينا بەڵێ او وسيتي بابش ما اجدر سال الجيوي دانشتيما زۆر باشە بەڵێ. بە کاک سید بانگت بکەم یان بە سید یان بە کاک یان بە چی احتياجي بە هەرچی بەڵێ. بێتیادیە زۆر باشە خوش بڵێم بۆن بڕ بله بۆ بومبر بۆن بڕ بله لەبەر چی بۆن بڕ بومبر پیشتر ببون دكتم من دار بوني قرص وشتانا استا 15 سالة بون معايا هي نية تسكى معايا بس تسكى معايا استا وتي حفاظة درسوا وتي حفاظة درسوا بون معايا راستي من دار باكو خاين ترين لزارة زۆر باشە کاک سید بەڵێ. تۆ بە خوێندن بەم پیشەیە گەیشتووی یعنی خوێندوو تا یاخۆت ئەمە میهنەکە لە باب و باپیران تۆ لباب باپيران مايتو او 18 سالة لزي باب دانشتيما بله پێشتریش باوکیشت هەمان ئیشی کرد. بله باپيران زۆر يعني باش. بتسال پش داتيني هذا زۆر باشە خوش بي. ئەم شوێنە لە لای خەڵک تەنها بە بۆن بڕ ناسراوە شوێنی بۆن بڕی فلان بله تۆ تا چەندت خوێندووە حتى سي متوسطة هیچ بڕوانامەیەکت نییە نعم چەند زمان دەزانی سيزما چێ نەوانێک کە دێنە لای تۆ والله انواع ليتها زیاتر أنا- چنەتەوەیەک والله منطقي خو ما حتى زاخو دوك وانا حمود هنا کاک سید لای تۆ چ سەرێک دەست دەکەوێت بله چارە سەرێک دەست دەکەوێت والله اواني تسابق او يقولوا رازاني عند دينا دوي شفاي خويا مالقرا دس يعني مبون كل خويا شفاي عند ذات ینی ئەوانەیە کە دێنە لای تۆ بله تەنها ترساون یاخود نەخۆشن یاخود کێشەی تریان بله قلنا خوش بين رواني دكتوري لك بيبنديش بما بتسابي عادي ما قلنا خوش نبي دين عيبيني چارسەری هەموو ترساوەکان دەکەی بله زۆر باشە گەورە. دەوام بەکاردێنی کاک سید بۆ ئەم حاڵەتانە بۆ ئەم گرفتانە تسبه دەرمان و بله عیلاجشت بەکاردێنی يقولوا رازانا منها بەڵێ بكار ديني لدينا من دالا لوي جانا زقو مايدة وحمو ثابت زۆر باشە بەڵێ. یعنی ئێستا دەتوانین بڵێن ئەوانەی کە دێنە لای ئێوە لای تۆ تەنها ترساون بله تەنها ترساون بەڵێ. باشە ترس لەو شتێک کە باست کرد تەنها لەو دروست دەبێت یاخود شتێکی دەرونیە بۆتە دەرونی لە لای ئەو خەڵکانێک کە مناڵەکانیان دەترسن. ترس يعني وش بلي برين يا بلي برينا بەڵێ للنفسية بخوي بەڵێ كنفسية دا ترسيتر ديتر مش دستبون كان خواه باريدا كي يكسر خواش بان ذات زۆر باشە مۆڵەتی کارکردنت هەیە نا والله ما إلهية بس بلي یعنی شتەکە ئیلاهیە یعنی بەڵێ. مۆڵەت و شتی والت نییە نا. تەنها شتێکی ئیلاهیە بله زۆر باشە صحيح یعنی ئێستا ئەو حاڵەتەی کە تۆ لە لای تۆ چارەسەر دەکرێت بۆ نمونە ئەوانەی کە منداڵەکانیان ترساون و تۆ لێرە چارەسەریان دەکەیت تۆ ئەرچی سەرشانی دکتۆرەکان و پزیشکەکانت کەم کردوتەوە ینی پاڵەپەستوی و بەڵێ. حالەتت لەسەر نێشتونە ناتش إلى قيني زۆر باش بله ئەو بە بەغایەتی لەسەر شانە والله سيسالوني ولا كلمة بەڵێ أول شاذ يعني أمريكي نوعية أمريكية بەڵێ كاكريتم ناوی چییە؟ كوكا کوکە زۆر باشە بەردەوام لەگەڵتە لە شوێنەکەت بله لما لا دكان لم يمدر على قرمه بەڵام بۆ بە بەغا ینی قصة كاتن زمان إنسان قصة زياتر خوش يستلكني زۆر باشە تۆ بەچی سەرنجی ئەو کەسانە دەڕاکێشاوە کە بۆ لای خۆت دێن بۆ چارەسەرکردن بله عیلاجەکەت زۆر شاز و باش و چارەسەر بوو بۆوانە بله بله زور باشا زور استفادة كذا الحمد لله خوش باش يعني ذات ینی بە شفاەکانت کە دەڵێ شفیان دەدەین خوش سەر باش جیوان بله ڕاکێشاوە بله على سما سببي كأخوة لو مسالي كذا زۆر لا باشە إنسان مقابل بەیانیان کاتژمێر چەند لە خەوەڵ دەستی وهشتي بياني والله استم لا هشتي شلون؟ نيوز سواء لدوري سعودية كوادنا زۆر باشە بله. سەیری
تەلەڤیزیۆن دەکەی؟ والله قناعتم نییە ڕاستی. هیچ قەناتەکە هیچ، نییە هیچ. هەر تەلەڤیزیۆنت نییە؟ نەخێ. بۆ ئەو کەیفم نییە ڕاستی. کەیفت نایەتەوە. ئەی سۆشیال میدیا بەکاردێنی؟ فەیسبوک و تویتەر و بە فێسبووکم هەیە، یوتیوبشم هەیە، بەخۆم هەندێک کلیپیشم هەیە لە یوتیوبم بڵاو کردیە. زۆر باشە. تا ئێستا چەند کتێبت خوێندوتەوە؟ والله لە مەکتەبە خینیتمان حتا 3 مەکتەبەستا دوای بووینە حەزکە. زۆر باشە. خۆت قەت ترساوی؟ بەخوای کەس نییە نەترسێ، خوا و ترسەیداتە بەشەری احتفاظی خۆی بکات. دەکرێت بزانین لە چ ترساوی؟ والله ببرم نایە لە منداڵی سبحانە یعنی کە زۆر گسکە بم مانمەە گەرە شعرەبام بوو ژنێکە بمرد بەیە یعنی لەگەر جەماعەتی دەچوو داکەم دەیگوت ناترسێ دەمگوت دایە ترسیە یعنی ئەوە یعنی ئەو شتەمە بوو. زۆر باشە. لە منداڵی گەربەبیرت بێ و کاتانەی کە لە مناڵی خۆت ترساوی تویان بردۆتە لای بۆمبڕ؟ بۆخۆم نەدەرسم ینی بۆخۆم ینی کە دەگەشتەوە 7 ساڵێەوە. ئێستا ئەگەر خۆت بترسی بەێ دەست خۆم بۆ دەکەم عیبی تێدا نیە. دەستی خۆت بۆ بەێ ینی خۆت چارەسەری خۆت دەکەیت. تە دەرێم خوا شفام دێ شفای کە دەستی خۆم بۆن کرد عینەن دووەمین زاکە بۆن دەکەم بۆنی تزەکە نامێتن. زۆر باشە. دەکرێت بەیەکوانە بابزانین ئەوە چییە ئەوانەی کە لێرت دانایە؟ ئەوانە لێ جوانیم دانایە سەبریەکی ئینسانە دلی دەکرێتەوە زۆران دەرێ نافرۆش درێم وەڵی دوکانە بخۆم حەزم لە تەرتیباتە. زۆر باشە. ئارەوەڵە هیچ شعرێکت لە بەرە؟ شعری شاعرە؟ والله زەینم لەوانێ زۆرستنیە. زۆر باشە. حەزت بە زۆری لە چ خواردنێکە؟ خواردن وەڵە ئەنوای. ئەو جلانەی کە ئێستا لەبەرتە ئەو جلانە تایبەتە بە پیشەکەی خۆت یاخود نارا زەوق کۆم نارم حەزم لە تەرتیب جوانی شتیوایە. بەردەوام ئەو جۆرە جلانە لە بەردەکەی؟ ئەی شێوەی قژت بۆ وایە؟ ئارە لە منداڵیەوە یعنی کە ئەمرم لە 14 ساڵی پرسم درێژ کردا. زۆر باشە. کاک سەید ماجێت ئێمە هیچ قسەیەکمان نەماوە تەنها داوای سەرکەوتن بۆ تۆ دەخوازیین. ئینگۆش سەرکەوتو دەبن ئینشاڵڵا.